ناسایکردنەوە شتێکی باش نییە بەس ئەگەر بیکەی لە ڕووی باشیەوە بۆ نمونە ئێستا وڵاتان زۆر پێشکەوتنە پێشکەوتنێکی باشە مەخۆ بەس ئێمە بەس لە ڕووی جلوکوبەرگ و شتە خراپەکان لاسەیان دەکەینەوە با هەوڵ بدەین لە شتە باشەکان وەکو علم و سەقافەتیان لاسەیان بکەینەوە نەک بەس جلوکوبەرگ و شتی خراپیان. لەناو مجتەمەعی ئێمەدا چاودێرکەری زۆرە جا بڵێن لە ڕووی هەموو لە زۆر ڕووەوە بە تایبەتی بڵێن لە ڕووی خانوبەرە لە ڕووی چاودێرکەری ئیش و کار بڵێن ینی دەبینی یەکێکی شتێکی هەیە کارێکەکە ئەبینی کەسێکی تر زیاتر هەوڵی ئەوەیەدا کە نەفسی کار بکە ئەمیش ئەو کارم بەڕاستی تا ئەو حەدەی لەگەڵ دانیمە لە ڕووی شە باشەکاندا بڵێ بەڵام لە بەعزە ئیشێکی چاودێرکەریدا ئینسان پێویستە ڕەچاوی ئەوانش بکە کە ئەو جۆرە ئیشەکە. پێم باشە چاودێرکەری لەسەر شتە باشەکان بکرێت بەڵام لە کولتور مجتەمەعی خۆمان دەرنەچی بەڵام ئەوەی ئەوڕۆکە دەبینی چاودێرکەری کرایە لە وڵاتانی دەرەوە بەڵام لەلایەنی شتە باشەکانی زیاترە بگرە ١٨ لە شتە باشەکان هاتووکە حەز دەکەم ئێستا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە زۆر شت کوردستان بەرەو پێشەوە چووە شتێکی خراپ نییە شتێکی زۆر باشە حەز دەکەم مجتەمەعەکەمان ئێستا زۆر لە بواری ڕاستە لە ڕووی ئابووریەوە بەرز و نزمی دەبینی یان بەڵام زۆری باشە پێم باشە چاودێرکەری شتێکی خراپ نییە بەڵام لە کولتوری خۆمان دەرەچێت.